آریانا مهریم، تمنی 17 کردی کرمانجم لهولر زندگی دکم. صفی 12 هم دخوانم. 3 سال تکواندو یاری دکم. 3 ماه لای ماموستا اردلان تمرین دکم. ماشاءالله. تایبەتمەندیەکانی ئاریانا ئەمەیە یەکەم چیش زۆر باوەڕی بەخۆیتی. دووەم چیشت پۆتانسیێلیتی لە ڕووی ماسوولکە و لە ڕووی فکری خاوەن مێشکێکی زۆر باشە، هەر شتێکی پێ ئەلێ یەکسەر وەری دەگیری. یعنی دووش بەڕاستی من دڵنیامە، یعنی کەم لە ژیانی تایکواندۆی خۆم دەگمەن ئەو یارزانانە دروست دەبن و ئێمە دەبی قەدریان بزانین. من دڵنیامە لە ئایندەی نزیک دەبێتە خاوەن مەدالیە زێری جیهانی. ئێستا لای فەمیلیە سپۆرت سنتەر تەمرین دەدەم بە منداڵان. ڕێگای باسە کە ئاریانا تەمەنی 17 ساڵە، یعنی لە ڕێزبەندی شەباب ئێبێ یاری بکە، بەڵام چونکە ئاخری ساڵەتی لە بۆ شەباب ئێمە بریارماندا لە بەشی گەوران یاری بکە، یعنی بە عەربیەکەی ئەکا متەقەدیمین، لە بەشی گەوران یاری بکاوە و توانیش پلەی یەکەمی بەدەست بینی. دوو بەچوولە بەشداریم کردووە لە سولەیمانیە و لە بەغداد. هەردوویش یەکەم بووم. 2 مێدالی زەرد گرفتم. انشالله به امید خدا یکم کچه کرد بوم که مدالی زر جهانی لملکم به گرمتی ماموستا اردلان و خانواده.